سلمان الله کەرەم ڕزگاربووی تاوانی بەناوەنفالە و لە گرتوخانەی نوگرە سلمان بە بەرچاویەوە ئەوەندە لە باوکی دەدرێت تاکو و گیان لە دەست دەدات. ئەو دەڵێت هیچ کات ئەو دیمەنە لە پێرچاوی لا ناچێت. دان بەزانین لە سیارەکە لە ئۆتۆمبیلەکان ئەوە بوو حەجاج بەر بۆ کێبڵ بەر بوو تێمان چەند گەنجێک لێدانی شیرین دوای ئەوە باوکم هەستاوتی بۆ لیان نەدەی تاوانیان چی ئەمانە بەر بۆ لێدانی باوکم و لێوار شەهیدیان کرد بە چاوی خۆمانەوە پاش چەند ڕۆژە شەهید بوویتر. من کە باوکم ئەنفال کراوە لەو مەرحەلەیە ئەو هەڵمەتی کە بەرامبەر بە ئێمە کرا لە 11/5 یەکەم هەنگاوی ئەنفال بوو لە کوردستانە کە دەستی پێ کرد و لەوێەوە دواتر گەیشتە بالیسان و دواتر گەرمیان و ئەنجا کیمابارانی هەڵەبجە و مەراحیلە خراپانی کە بەسەریا هاتووە. ڕۆژێک کە پڕ لە ناڕەحەتی و پڕ لە ناسۆر و پڕ لە زەحمەتە بە گەلی کوردستان بەداخەوە کە تا ئێستەشی لەگەڵا بێ لە پەنای ئەو دەسەڵاتە خۆلجەیی حکوومەتی کوردی شاتا ئێستا هێشتا کە سوکاری ئەنفال و کیمیاباران و قوربانیانی ئەنفال تا ئێستا قەرەبوو نەکرانێتەوە خوان بەو شێوازە هەرماونەتەوە. لە هەڵەبجە لە پاڵ مۆنومنتی تاوانی کیمیایی باران مۆنومنتی ئەنفالی ژەیە ساڵانایە دێو تاوانە دەکرێتەوە، بەڵام کە سوکار و ڕزگاربووانی ئەنفال دەڵێن تا ئێستا قەرەبوو نەکراونەتەوە و تەنانەت پارچە زەویێکیشیان پێڕەوانە بینراوە. بەڕێوەبەری شەهیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە ژوەکارەکەی بۆ نەبوونی بەڕێوەبەرایەتی زیندانیانی سیاسی لە هەڵەبجە دەگەڕێنێتەوە. پەیوەندی بە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی شەیدانۆنی ئەوان خۆیان بەڕێوەبەرایەتیی جیانە، بەڵام ئێمە هەمیشە وەکو داکۆکی کەرێدا کۆچیمان لێکردوون بالفعل بەشێکی زۆریان پیازەکان شمولی نەکردن زیندانیەکان ئەوانەی شەهید بوون بە ئەوانەی شەهید موچی خۆیانیان هەیە وەکو کە سوکاری شەیدانی کیمیاباران هەموو امتیازی شمولیانەکە، بەڵام ئەوانەی ڕاگیراو بوون بالفعل وەجبێکی زۆریان شمولی نەکردن تا ئێستا بەشێکیشی وابەستە بوو بە گۆڕانکاری لە یاسای چاکسازیە، بۆیە خۆیان بەڕێوەبەرایەتیی تایبەتیان هەیە لە هەڵەبجە نەکراوەتە ئومێد دەکەین ئەو بەڕێوەبەرایەتی بکرێتەوە لە هەڵەبجەشە. لە هەڵەبجە 2500 کەس پاش کیمیابارانەکە و گەڕانەوەیان بۆ شارەکە ئەنفال کران و گوازرانەوە بۆ زیندانەکانی نوگرە سلمان و عەرعەر و تۆپزاوە. تا ئێستاش ڕوفاتی 52 کەسی خەڵکی هەڵەبجە لە نوگرە سلمانە و نەهێنراونەتەوە کە سوکار و ڕزگاربووانی ئەنفالیش دەڵێن تاوانەکە و شێوەی کیمیایی باران برینێکی دیکەی قوڵە بە جەستەی کوردەوە و ساڵانە لەم بەروارەدا دەیکولێننەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە. ئەو لێبوردنەوە هەمویان ڕەنیە کردی.